بچێتەکە چیە و ناوی چێ چۆنە هەروە ئەو جابێش کە ئەنجام درەکەیەوە توانیتان ببنە ئەندامی چۆن بوو و چەندیش بۆەوە گرنگەکە ئەندامێتی تەمەوت بەنای خی گەورە میهرەبان سەرەتا بەخێرتان دەکەم بەڵێ یەکێتی تۆ پێی بابرێن تیپە ملیەکانی ناویە بە عەرەبیکەی اتحاد كرة القدم هوات ئەمە نزیکەی 3 ساڵ بە خۆبەخشیش دەکەم لەگە چەند برادێرێکی خەرچی بەغدا و تکریت و کەرکووک تا نۆی لژی ئۆڵمپی عراقی وەزارەتی شەبابی عراق و اتحاد دووەلی هەرسان بە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ئەندامانی اتحادە نوێیەکە تا شێوەیەکی شەرعی پێ ببەخشی من تێدا بەشدار بووم لە کۆی 37 ئەندام بابرێن بۆ سەودار من 34 سەوتم هێنا یعنی دەرجی یەکەم هێنا بووم بە ئەندام لەو اتحادە نوێیە ئەو اتحادە نوێیە ئیشی تەنها بۆ تیپە ملیەکانە هیچ پەیوەندی بە هیچ نادێک کۆنی ئەوە نییە بەڵام ئەو تیپە ملیانەش دەتوان هەر یارزانەك نابی لە هیچ نادێشی دەرەجەیەک و دەرەجە ممتازی عراقی یاخود محتەرف بیتن ئیشیمە تەنها ڕێخستنی تیپە ملیەکانە و لەمە دوای تیپە ملیەکان ئاتەشیان دەبێت بە خۆیان یاریان دەکات لە خۆیان دەوریشان دەکرێت و تەواو ئێستا ئەتوانین ببتە مەمەسیلی هەولێرێ لەسەر ئاستی چەند جۆرە یاریەک وەکو یاری یازە لاعیبی مەسەلەن وتمان یازە لاعیبمان هەیە 6 لاعیبی 7 لاعیبی 5 لاعیبی شاتئیمان هەیە بەس لە هەولێرێ شاتئیمان نییە کەلان دیارەکەمان نییە دێرینەکان بە ئەنواعیەوە هەتا ئیکسان و ئیکۆڕانیشمان هەیە کە داوامان لێ کرا عراق حاضر بێت لە بتوڵی مەسەلەن ڕوات ببتەوە یاخود دێرینەکانتەوە ئەمە لێرە لە هەولێرە بتوڕش دەکەینەوە لە ئاستی هەولێرە یەکەمی هەولێرە دەبتە مەمەسیلی هەولێرە بەشداری دەوری عێراق دەکاتن لۆ ئەو 19 محافەزەی ئێستا ئەو لە پێشمانە مانجیدا بتوڵی کاسی عراقمان هەیە 7 لاعیبی ڕۆژ شەمووی داهاتوو بتوڕەکەمان دەکەینەوە لەسەر ئاستی 7 لاعیبی لە یاریگای 16 ئاب ئەلێن دەرێ بەڕێوەداچی براوەی ئەو بتوڵەیە دەبتە نوێنەری هەولێرێ بەشداری کاسی عێراق دەکاتن لە مانجیدەی داهاتوو ئەلەو بتوڵەیە منتەخەب عێراق هەڵدەبژێدرێ کە عێراق بەشدارە لە کاسی عالەمی داهاتوو لە بەرازیل دەکرێتن ساڵی 24 لە مانجیدا و هەروەها مستحقاتی تریشمان هەیە لە تورکیا و لە مەغریب و ئەو جیانە ئەگە هاتوو برابرین ڕێپێدرا ئیمکانیت هەبوو ئەو اتحادیمە ئێستا بە تەواوەتی جێ خۆی گرتیە و لە اتحادی عەرەبی و ئاسیوی و دووەلی هەموو ڕێپێدراوە تەنها ئیشمان ڕێخستنی تیپە ملیەکانە بە شێوەیەکی دروست کە ئێستا هەموو دنیا چاوی لەوەیە کە تیپە ملیەکان ڕێک بخرێ و یاریزانی لێ هەڵبکەوێتی و بە خۆی دەتوانین بچین لە نادیەکانی ئەوە بکات ئەو کاتە بەڵێ جوانە پرسیارش جوان بەئەکید ئەمە کاتی کە هەیئەت تاسیسی بوون هێشتا نەبوون شەرعیە بۆ ئێستا ڕێمان پێدرا هەکەس لە شاری خۆی اتحاد دابنێ من اتحادەکەم لە هەولێر دانایە کاک فەرهاد محەممەد ئەو ڕئیس اتحادەکەی و سەید محەممەد جێگریتی و لە کەس ئەندامەشی بەڕێز دەبیە کە لەوانە کچ بێ ئێستا ئەمە حاضرین کاتێکە ئەو فەریقی ئێستا یەکەم باسم کرد کە ڕۆژ شەمەوە دەبتەوە یەکەم دەبیتن دەبتە هەیئەی عامەی هەولێرێ سەری سایی داهاتوو انتخابات دەکرێت لە بۆ اتحادی هەولێرێ چێ هەر خۆی هەڵبژێری ئاساییە لە بۆ ببتە اتحاد بە شێوەیەکی ڕەسمی